دەستپێکیش ئەچینە ڕۆژهەڵاتی خۆشەویست و ئەچینە لای فستیڤاڵی شانۆی سەرشەقامی نێو مەریوان کە ساڵانە بەڕێواچێ دیارێکێکە لەو فستیڤاڵانەیە کە لە چەندین وڵاتی جیهانەوە چەندین گروپی شانۆ بەشدارن بۆ ئەم ساڵیش بە شێوازێکی باشتر و هەروە جیاواز لە ساڵانی ڕابردوو بە چەندین چالاکی جۆرا و جۆرە و هەنوە چەندین نمایشی تایبەتی شانۆیەوە لە ئێستا فستیڤاڵەکە دەستی پێکردووە و بۆ ماوەی 5 ڕۆژیش لە نێو مەریوانی خۆشەویستە بەردەوامە بێ. هەفتەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامی مەریوان بە بەشداری چەندین وڵاتی جیهانی شانۆکارانی ناوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد. ئەم فێستیڤاڵە لە ڕێکەوتی 12 ئەیلولی 2024 دەستی پێکرد و بڕیارە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام بێت. من قدرت دارم. You have the power. شما قدرت دارید. We all have the power to see things one way. با هم همه قدرت رو داریم که or the other way. یا یه جور دیگه ببینیم یا با هم. حەڤەمین فستیڤاڵی شانۆی سەرشەقامی نێودەوڵەتی مەریوان ئەمڕۆ بە کارنەواڵە دەستی پێکرد. ئێمە بۆ بەخشی نێودەوڵەتیمان 77 وڵاتی دنیا کاری نردبوو بۆ فستیڤاڵ کە 9 دانە کارمان هەڵبژێردا بوو، بەڵام بەهۆی وەزعیەتی ئیستەی ئێرانەوە بەداخەوە 3-4 وڵاتمان لە ڕۆژانی ئاخری فستیڤاڵە نەیانتوانی بێن، بەڵام بە خۆشحاڵیەوە بەشی نێودەوڵەتیمان بەڕێوە برد. ئەمە ئەوە ئەگەیەنێ کە فستیڤاڵ دوای ئەو حەڤە دەورە گەیەوە بۆ ئاستەی کە خۆی بەرئاوردەی ماڵی بێت، ینی بەشی توریزم بەشی اقتصادیەکەی بگێ بە ئەو اتفاقەوە ئێمە مەدەنەزەرمان بووە خۆشبەختانە. بەشێتری کە ئیمساڵ زۆر گرنگ و بەلامانەوە هەڵبژاردننی نمادێ بووە کارکترێ بوو بۆ جەشتوارە پێویش بە ناو حاجی لەقلق هەڵبژێراوە بە خاطرەوە مەریوان شارێک مەکون ناو بە ناو شار لەگلەکها یا حاجی لەقلق لە تەنیش زرێبار هەیە کە چەندها ساڵە حاجی لەقلەکان لە سیبری لە وڵاتانی ترۆک بۆ هینی زمسانە و هاوینەی خۆیان کە مەهاجرەتەکان دێنە مەریوانێنە بە نوعی مەریوان نابوون بە ساکن. ئەم شانۆیە هەموو ساڵێ لە یەکەم مانگی پاییز ئەوە 15 کەلێچوو بەرگزارە بێت دێت ئێرە بەرنامەیەکی نێودەوڵەتیە هەموو لە وڵاتانەوە دێن بۆ ئێرە شکەتەکەن پێشوازیگەی زۆر چاکی هەیە لە میوانی ناوخۆی مەریوان و دەوروبەری مەریوان هەمویان هەموو ساڵە بەرگزارە بێت لە 5-6 شوێنە زەمان و هاوکات ئەم بەرنامانە ئیجرا کردێت. هەفتا و حەوت وڵاتی جیهان کارەکانی خۆیان بۆ لیژنەی هەفتەمین فێستیڤاڵی شانۆی سەرشەقامی مەریوان ناردووە و لەم هەفتا و حەوت بەرهەمە 9 کاریان هەڵبژێردراون و گەیشتنە قۆناغی کۆتایی. بەهۆی ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست 4 وڵات نەیانتوانی بەشداری فێستیڤاڵەکە بن و جگەل لە شانۆکارانی ئێران، شانۆکارانی هەریەک لە وڵاتانی جەزائیر، ئەرمەنستان، ئەڵمانیا، عێراق و کەنەدا کارەکانیان نمایش کرد. من ئەم فستیڤاڵە زۆر بەگرنگە بینم و خۆزگەم دەخواست لە زۆرینەی شارەکانی تریش یعنی هاشۆی ئەم فستیڤاڵ هەبووە بە تایبەتی ئێمە هونەر لە هۆڵە داخراوەکان دەربخەین بینە ناو خەڵکی سادە، ئەو خەڵکەی کە بە سادەیی دەژی ڕەنگە ئەتەکێتی چوونە شانۆی نەبێت، ئەتەکێتی چینە سینەمای نەبێت، بەڵام لێرە کە بەر هونەرێکی بەرزی وەکو شانۆوەکەوێ بەرەم کولتورە جیاوازانە ئەکەوێ کەسێک لە کەنەدا هاتووە، دانێ لە ئەڵمانیا هاتووە، دانێ لە تاران هاتووە، یەک لە بەسرا هاتووە، یەک لە بەغدا هاتووە، لە جەزایر هاتووە. ئەم دیالۆگە ئینسانیە کە لەسەر و هەموو دیالۆگەکە لەسەر و هەموو بابڵێن ڕەهەندێکە ئەم ڕەهەندە ئینسانیە کە تەنها هونەر ئەتوانێ و تەبعاً لە پاڵ هونەریش وەرزشیش تا ڕادەیەک ئەم پەیامەی کردووە بۆ یەخمای خۆشحاڵیە کە لە ئێستادا ئەگەر لە پانتایاکی بچووکش بێ مەریوان بۆتە پایتەختی هەموو جیهان بۆ پەخشکردنەوەی جوانی، بۆ بەگەاندنی هەموو زمانەکان، هەموو ڕەنگەکان، هەموو ئاینەکان، هەموو ئەوانەی کە ڕەنگە لە ڕوبەری ترە نەتوانن بێک بگەن، بەڵام لە مەریوانە لە نێو هونەرە بە تایبەتی لە نێو هونەری شانۆە ئەتوانن بێک بگەن، ئەتوانن دیالۆگ بکەن، ئەتوانن لە یەکتری تێبگەن. الذي فعلته
کار ما یک کار محیط زیستی بود که امسال من فکر کنم 9مین سال دارم. کارەکەی ئێمە کارێکی ژینگە دۆستانەیە کە ئەمساڵ پێم وایە 9مین ساڵە من بەشداری فستیڤاڵی مەریوانەکەم. لە ماوەی ساڵانی ڕابردوو لەبارەی شارەکەی خۆم ئابادان قسەمە کرد، بەڵام وردە کە هاتوو چۆ ئەەکەم و ئەو قسە و باسانەی لەگەڵ خەڵکی مەریوانەی کەم و ئەو هەواڵانەی بە دوواداچوونی بۆ ئەەکەم ئەم جارە کارێکی ژینگە دۆستانم کردووە کە ئەویش بەڕووە ئەو شتەی خەڵکی مەریوان و کوردستان و ئێرانیش خەمی لێ ئەخۆن. بەڕوو لەوانەیە بچووک دیار بێت بەڵام گەورەیە چونکە ئەگەر بەڕوو لەناو بچێت ئەگەر بیچێنینەوە چەندین ساڵی پێ ئەچێت تاکو سەوز ببێتەوە. کەواتە با ئێمە لەبارەی ئەم دارە ئازیزە هۆشیاری بڵاو بکەینەوە، دارێک کە ئەم ناوچەیە زێدێتی و نابێت لە ناو بچێت. واقعا درخت سنتی این خطه هست و نباید نابود بشه. شادین، بیگین، میخندین، حال میکنین. لەم فستیڤاڵەدا 25 بەرهەم نمایش دەکرێن کە 5 بەرهەمیان لە وڵاتانی دەرەوە و 20 بەرهەمی دیکە لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانن. بەرهەمەکانیش بریتین لە کێبڕکێ، کۆمەڵایەتی، بەشی منداڵان، پەروەردە و چەندین بەرهەمی جۆراوجۆر. ئەم فستیڤاڵە لە وەرزی پاییز ئیتر بووەتە هێما و نمادێک بۆ نەک تەنیا مەریوان بۆ هەموو پارێزگاکانی ئێرانیش. لەگەڵ ئەوە تەعامڵێکی زۆر باشە لە بینی گروپە شانۆییەکانە کاتێکە هەموو ساڵێک ئەو هونەرمەندانە دێن و لێرە یەک ئەگرنەوە و لەگەڵ ئەوەشە چەندین دەستە خۆشکیشی هەیە، دەستە خۆشکێکی لە کەرکووکە، دەستە خۆشکێکی لە دەربەندی خانە، چون ئەوانیش فستیڤاڵی شانۆی سەرشەقامیان هەیە و ساڵانە هونەرمەندانی ئێرە لەوێ بەشدارن و هونەرمەندانی ئەوێش لێرە بەشدارن. ئەمڕۆ ئێمە بینیمان بە بەشداری کیژە خنجیلانەکان بە ڕنجلی ڕەنگاوڕەنگی کوردیەوە ئەمانە بۆ خۆی دڵخۆشیە. لەگەڵەوەشە لە بواری ئابووریشەوە ئەتوانین باسێکی باشی لەگەڵ بکەین، چون ئەو هەموو هونەرمەندە دێتە ئەوێ دێت ناو ئەو شارە هەر کەسێک و بڵێن لەو ماوەیە شتێک بکڕێت ئەویشە خۆی دەستکەوتێکی ئابووریە. ئەتوانین بڵێن فستیڤاڵی شانۆی سەرشەقامی مەریوان دەستکەوتی زۆر باشی هەیە، هیوادارم هەروە بەردەوام بێت. حەفدەمین فێستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی مەریوان هەموو ساڵێک بە پێشوازیەکی زۆر لەلایەن خەڵکی هونەردۆستی مەریوانەوە بەشکۆتر لە ساڵانی ڕابردوو بەڕێوە دەچێت.